سڵاو ئەلمانەت لە دنیای ئیسلامە چەند شتێکی پڕیشکالە بۆچی هەمیشە ئەلمانەت ئەبەستێتەوە بە معناکانی ئەخلاق و ئیلحادەوە ئایا پەیوەندی نێوان دین و دەوڵەت لە فەرهەنگی ئەلمانێتە چییە؟ بینەرمان ئەلمانیەت یەکێکە لەو چەمکانەی لە جیهاندا لە دوای ململانی خوێناوی ئاینی و مەزهەبیەکان سەری هەڵداوە. بێگومان ئەم چەمکە هەر لە سەرەتاوە وەک ئەزموونێکی مرۆڤ بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکانی نێوان ئاین و سیاسەت و ژیانی گشتی بەکار هاتووە. پێش دەرکەوتنی ئەلمانیەت لە ڕۆژئاوا ئاین هەژمونی خۆی خست بۆ سەر هەموو جومگە و خاڵەکانی ژیانی مرۆڤ و دەتوانین بڵێین ئاین نەک تەنیا وەک بەهایەکی ڕۆحی بەڵکو دەستگا ئاینیەکانیش وەک ماشینێکی زەبەلاحی لە ناوبردنی توانە و عەقلی مرۆڤ خۆیان سەپاند بوو بەسەر ژیاندا. لێرەشەوە دەوڵەت و فەرمانڕەواکان ئاینیان بەکاردەهێنا بۆ بەڕێکردنی کارەکانی خۆیان و پیاوانی ئاینیش دەسەڵاتیان بەکاردێنا بۆ زیاتر فەرزکردنی بیر و بۆچوونی خۆیان بەسەر کۆمەلگادا. زەواجی نێوان دەسەڵاتی دنیای و دەسەڵاتی ئاینی دوانەیەک بوو کە هەمیشە هەوڵیان داوە یەکتر تەواو بکەن و پارێزەری بەرژەوەندیەکانی یەکتر بن. ئەلمانیەت یعنی هەرچی پۆشاچی ئینسان کە لەبەریتی پێڵە خوا نزیک دەبی، خوای پێدەناسی، خوای پێدەپەرستی هەمووی داکەنی. ئەوەمانە علمانیەتە. ئەو علمانیەتەی کە زۆر ڕقمە لە علمانیەت خوایە من لێرەوە شاید بە بەریم لە علمانیەت و کوفر. وەڵاهی یەکێکە علمانیەت و کوفر. علمانیەت یعنی لادینی، یعنی بێدینی، دوور لە دینی خوا. لەبەرەوە هەر کەسێک یاسا و ڕێسایەکی قبول بێ غەیری بەرنامەی خوا ئەوە تووشی هەڵە بۆ سەری دای لەبەرد. کۆمەڵناسی ناسراوی عراقی عەلی وەردی گوتەیەکی بەناوبانگی هەیە دەڵێت ئەگەر خەڵکی عەرەب لە نێوان دەوڵەتێکی ئەلمانی و ئاینیدا ناچار بن یەکیان هەڵبژێرن ئەوە دەنگ بە دەوڵەتی ئاینی دەدەن بەڵام بۆ ژیان دەچن بۆ دەوڵەتێکی ئەلمانی. بەڵام پێدەچێت پاش گەشەسەندنی کۆمەلگای کوردی ئێستا ئەمە گۆڕانی بەسەردا هات بێت. لە هاوڵاتیانمان پرسی چ سیستمێکی فەرمانڕەواییت پێ باشە؟ وەڵای لەم کاتیان نە دیموکراسی نە ئەلمانی نە ئیسلامی هیچیان پێ باش بوو. وەڵای هیچیان یعنی هیچ شتێک نەکراوە بۆ وڵاتە. بەڕای من سیستەمی ئەلمانی باشترینە بۆ بەڕێوەبردننی هەر وڵاتێک لەبەر ئەوەی سیستەمێکی دیموکراسیە و سیستەمێکی باشە و ڕای لە ئازادی خەڵکێ. ئەسڵەن ئیسلام نابێ حەقی بەسەر دەوڵەت و حکومەتەوە بۆ خۆی کاروباری ئاینی بەرە بەڕێوی وڵات و ئەوە ئیشی ئەو نییە. ئێمە پێمان خۆشە نیزامێکی دادپەروەرانە بێ، ئێمە پێمان خۆشە عەدالەت بێ پێڕەوی کرێ لە کوردستاندا نەوەکوکە بە دوو نیزامەکان کەوی ئەوە ئاینێکی توندڕەوە ئەوە کۆمەنیستە ئەوە ئیسلامی توندڕەوە. بەلای منەوە نیزامی ئەلمانیەت باشترە هەر کەسە بە ئارەزوی خۆی عنی چ دینێک چ ئایدیاکە هەڵبژێرێ بۆ شێوە بژێ و بۆش ئەو شێوی هەڵبژێرەکە خۆی دەیەوێت. وەڵا ئیسلامی باشە بەڵام دیموکراتیشی لەگەڵا بێ هەر باشترە. ئیسلامەکە پەیڕەوی دینەکەین و مەسەڵەن بە پێی شەرع ڕۆین و لەگەڵیشا دیموکراسی هەبێ هەر باشترە. وەڵای من علمانی پێ باشترە بۆ دیموکراتی علمانی لەبەرەوەی علمانی هەڵدەبژێرم هەندێک لە علمانەکان زۆریان زەمیری وجدانیان لە ئیسلامیەکان باشترن. ناڵم لە ئیسلام ئەڵم لە ئیسلامیەکان. سەبارەت بە پەیوەندی نێوان ئاین و سیاسەت دەپرسین ئایا بۆچی حیزبە سیاسیەکان و تەنانەت دەوڵەتەکانیش پیرۆزی ئاین بەکاردێنن بۆ شەرعیەتدان بە دەسەڵاتی خۆیان؟ پەیوەندی نێوان ئاین و تاک و دەوڵەت چییە و لە ڕێگەی کامە میکانیزمەوە دەتوانین ڕێکیان بخەین؟ مامۆستا فاتح ئەلمانیەت یەکێکە لەو چەمکانەی کە زۆر ئیشکالاویە. ئەو ئیشکالە لە دنیای بڵین ئەمڕۆ بەس لە عالەمی ئیسلامە ئەو ئیشکالێتە هەیە. توانین بڵین دەرەوەی دنیای ئیسلام هەمووی سیستەمێکی ئەلمانیا و گرفتێکیان نەبووە لە بینی دین و ئەلمانیەت و ئەم شتانە کە بە لوغەدا دێجەکە باسیەکەین. لەناو ئەتوانین بڵین لە عالەمی ئیسلامیشە بە زۆری ئیسلامیەکان لەم تەوەرە ئەدەن و ئەیهن و ئەیبن. پێم وایە ئەم مەسەلە زۆرتر پەیوەندی بەوە هەیە کە ئیسلامی با بڵین ئیسلامی سیاسی بەگشتی و خەڵکانێک کە لەو بوارەدا کارەکەن پێیان وایە کە ئەگەر بڵین دین لە سیاست جیابێتەوە یەکەم دین بێ نرخەکرێ
دومیش ئەو خۆی بازاڕی نامێنێت چونکە بازاڕی ئەو لەسەرەوەی کە دین و سیاست بێکەوە تێکەڵاوکە و سیاسەتێکی دینی بکات. من وازانم ینی ئەو هەڵوێستە لە بەرامبەر ئەلمانیەتە پەیوەستە بەو باگراوندە یا خەلفەتەی کە ئەلمانیت هەیەی لەگەڵ ئاینە لە ئەوروپا وەکو یەکەم جار دوجاریش گواستنەوەی ئەو تێزە بەو بارگاوی بوونەوە و دوجار بڵێ سەپاندنی یاخود گرێدانی بە ئیسلام وەکو دینێک لە بناغەدا توانین بڵین ئەلمانیت لە ئەوروپا سەرەتا ئەو کێشمە کێشێ هەبووە بەهۆی هەرخۆی توانیم لە کاردانەوەی بەشێکی سەرەکی کاردانەوەی لەگەڵ ئەو جۆرە لە دینداریە لە ئاین کە لە ئەوروپا هەبووە کاتێ ئەمەش ئەگوازرێتەوە بۆ وەجیهانی ئیسلامی وە چۆنەتی گواستنەوە کەش خۆی لە خۆیدا ینی ئەلمانیت پێش ئەوەی کە وەکو پرۆژەیە تێزێکی فکری بۆ کۆمەڵە گۆڕانکاری بێتە ئاراوە وەکو چەکێک بەکار هاتووە دژ بە ئاین لە کۆمەلگا ئیسلامی بمبورە ماوەستا با من یەک شتێکی مێژووی پێت بڵم لەوانێ ئەو شتە مێژوویەوەمان پێنەڵێ لە ساڵ 1990 کاتێک میسرەکان لەگەڵ سعد زەغلولە دژی هین بوون بڵین داوای دەستوریان نەکرد ئەند خدا بۆ هەمووان خدا بۆ خۆت ئاینش بۆ با بڵین وەتەنیش نیشتیمانیش بۆ الدین لله والوطن لله کەواتە ئەمە خۆ ئەوان کۆمەڵگەیەکی مسلمان بوون کەسیش زۆری لیان نەکردو خۆیان وەک کۆمەڵگەی میسری داوای ئەوەی کردووە باسەکە لێرە هو سیاسەکەیەتی ئەوەی کە شتەکەی وروژاندووە زیاتر بە شێوازێکی سەلبی ئەوەیە کە سیاست کاتی ئەلمانێتە هێنێ بەکارهێنێ بۆ چەکێک بۆ ئەوانەی کە نەیاری خۆین بۆ نمونە لە تورکیا سیرکە ئەلمانیت بەکار هاتووە بۆ بڵی دژایەتی ئەوەی پێشخۆی و جۆرێک لە سەپاندن بەسەر کۆمەڵگەکە لە بابلین لە تونس کاتێت دێ ینی ئەلمانیت ئەکرێتە شتێک بڵی بۆ بە زۆر سەپاندنێک و هێنانی کۆمەڵی بیر و بۆچوونی تر بەسەر کۆمەلگا و هەندێک جاریش ئەلمانیت بیر بۆ چون نییە آخر دەیتر ئەوە ناخۆی سەر کە تۆ بۆ نمونە ینی لە تورکیا تەنانەت ینی کۆمەڵش دەکەن کە دژە بە ئازادیەکانی مرۆڤ دژە بە ئازادی دینداری دژە بە ئازادی ئەمانە بە ناوی ئەلمانیەتەوە کراوە کەواتە جاری هەر لە سەرتاوە هێنانەکەی ئەگەر خۆی لە خۆیان کۆمەڵی ئەدا و ڕۆڵی هەبوو بێ لێرە بە شێوازێکی تر وەکو چەکێکی ئایدۆلۆژی بەکار هاتووە ئەمە فعلەن کاردانەوەی ینی کاردانەوەی دروست کردووە هەتا پێش ئەوەی کە پێوتە ئیسلامی سیاسی بەم شێوەیەش گەشە بکە هەر لەسەر ئاسی کۆمەڵگە کاردانەوە هەبووە یعنی ئەوە نییە تایبەت بێ بە ینی تەنها ئیسلامیەکانەوە بەڵکو چۆنێتی هێنانەکەی چۆنێتی بەکارهێنانەکەی ئەتوانین بڵین سەلبی بوو ئەخر ئەوش هەر بۆعدێکی سیاسی ترە با ئێمە نمونەیەکتر بووین بێنینەوە کاتێک لە 1920ەکان تاسی علی عەبدوڕەزاق ئەو کتێبە ئەنووسێت الخلافە لەسەر خلافە الحکم لەسەر خلافەت ولا خلافەت شتێکی دنیاییە ئێمە لەوێ سەیرەکەین ئەوەی کە دژێتی یەکەم کەس مەلیک فوئادە خۆ مەلیک فوئاد کابراجی بۆ چونکە مەلیک فوئاد بەتەمای خۆی ببێتە خەلیفە لێرەش هەر هانەیە دژی علی عەبدوڕەزاق و فەسڵیەکەن بەڵام ئەوەی علی عەبدوڕەزاق لەو کاتیاوتە ئێستا بەڕێزیش ئەی نەقسەکانی علی عەبدوڕەزاقەکەی تو کافرش ناکرێت کەواتە لێرە مەلیک فوئاد کە خۆی کابراژی ئەلمانیا بەحسەوە ئەزانین هین نەبووە بۆ ئیستیغلال کرد دژی بە ئەلمانەکردنی مەسەلەی خلافەت ئەوە شتێکە بۆ خۆی کە خۆی ببێتە زەعیمێکی بڵین عالمی ئیسلامی لەم بەس هەر لێرەشە لەماش ئیستیغلالەکە بۆ مەسەلە لێرە هەتا علی عەبدوڕازقیش بە هەمان شێوە خۆی دژ بە عوسمانیەکان بەکاری هێناوە بەڵام لێرە ئەو دوای عوسمانیەکانە بەڵێ ئەزانم ینی بۆ ئەوەی کە ئەو بۆچوونەی کە پێشووتر بەڵام ئێستا بەڕێزیش هەمان ئەو قسانەی ئەوە سیرکە ئەوە من پرسیارێک لە بەڕێزت پێت وایە خلافەت شتێکی دینیە سیاسیە نا خلافەت ئێمە لە ئیسلامە کۆمەڵێ وەک خلافەت ئالیەتی خلافەت ئێمە علی عەبدوڕەزاقیش وای وتووە نامە بەس لەو کاتەشا تەکفیرە کرد بەسی من ئەوەیە بڵێم کە شێوازی هێنانەکەی بەکارهێنانەکەی فعلا وڵی تابعێکی سیاسی هەبوو هەتا علی عەبدوڕازقیش ینی جۆرێک لە سیاسینی ئەوە بوو ئەوی تریشان بە سیاست جۆرێکی تر دژایەتی کردووە با بڵین کەواتە لێرە ئێمە بڵین دینەکەش شەڕێکی ئیستیغلالکردنی سیاسی بووە بۆ نەخۆی دینی تر دین خۆی هەیە ئەوەی کە ئەو گرتوێتی بەڵێ دین خۆی هەیە ئیتر ئەکرێت فعلا سیاستمەدارێک ئیستیغلالی بکە ئەکرێت کەسێکی تر ئیستیغلالی بکە ئەشکرێ وەکو خۆی کەواتە ئەسڵ وایە ئێمە ئەلمانیەت بهێنین باس ئەلمانیەت بکەین وەکو ئەوەی هەیە یعنی بۆ ئەوەی ئەو کاتە ئێمە بزانین کوێی ئەلمانیەت ئەکرێ بۆ ئێرە گونجاو بێ باش ئەلمانیەت شتێک نییە هەبێ تۆ ئازادیت لەوەی کە هەڵی ئەبژێری لەوەی ناخر هەڵوێستیشە لە هەمان کاتە چۆن ئەلمانیا هەڵوێستەکە هەڵوێستە بەرامبەر بە
هەندێشت لە ژیان هەڵوێستە نەخێر بەرامبەر بەدین بۆ نمونە ئەڵێ دین بۆ خۆچەن ئەلمانیەتێک ئاسنیە خۆتەزانانی کۆمەڵێ ئێمە بەگشتەوەی کە باسێکین مەسەن ڕۆحی ئەلمانی بەم شێ تو ئازادی لەو دینەی هەڵیە بژێری لەو فکری هەڵیە بژێری لەو ژیانەی کە خۆت هەڵیە بژێری بەڵام هەندێک سەپێنێ بە جۆرێک لە جۆرەکان کاری سیستەمێک ئەلمانیە بێ بە یاسا بێ بە شتێتر بێ کۆمەڵێک ڕێکاریەکە یانی بۆ نمونە ڕۆڵی ئاین یانی لە هەندێک شوێنە ئەلمانیەتێکی متتەڕیف بۆ نمونە وەک چۆن ئێمە لە هەموو شتێکە میانە ڕۆمانێتون ڕۆمانی ئەلمانێتی متتەڕیفیشمان هەیە هەڵوێستی هەیە بەرامبەر بەدین هەڵوێستی هەیە بەوەی وجودی دین لە ناو ژیانیش و لە ناو دەوڵەتیش لە ناو سیاسەتیش بۆ نمونە تۆ خۆت متدەینی بەڵێ ڕێشە هێڵیتەوە ئاوا ئاژیت کەس ناتوانێت بڵێن ڕێگەت لێ بگرێ بەس لە ئەلمانیەت لە ژیانی ئیسلامیە ڕێگەی گرتووە ئەوە جیاوازە شتی سیاسی ئەو بەبەسم ئەوەیە بەشەڵم هەڵوێست بەرامبەر ئەلمانیەت بەشێکی پەیوەندی هەیە بە چۆنێتی هێنانەوەکەی نەک ئەستی ئەلمانیەت خۆی سێری کە با من ئەرز دەکەم بەڵێ ئەم باس لە بۆکو فکراکەین بۆ نمونە تۆ ئازادی لەو شێوازەی کە ئاژیت بەڵام کاتێک کە تۆ حکمێکی دینیت هەیە ئازاد نی لەو شێوەی کە ئاژیت بۆ نمونە هەر لە ئێستا قەنەعاتە یعنی کەسێک بۆ بڵێ بۆ خۆی ئیلزامی کرد خۆی چۆن بژی کاتێک کە ئەچێتە چوارچەوەی بیر و باوەڕێکەوە ملزمە بەوەی کە خۆی قەنەعاتی پێێتی باسی خۆت ناکەم تۆ لە ئێرانە ئەتوانی فاتح ناکەم تۆ لە جمهوری ئیسلامی ئێرانی و لە سعودیە ئەتوانی ئافرەت بە ئازادی خۆی بژی بڕێن بۆ ئیسلام بڵێ ینی بەس هەموو شتێک بڵێ بەس لێستا وەک حکومیشی دینی چۆن یانی لێ ئافرەت بۆی هەیە حجاب نەکات ئێستاەوەی کە لە ئێران نایبینین ئەوەیە کە لە سعودیە ئاکرێ لە سعودیە شازاتە تۆ هەمشێکەیە بەس ینی نیشتی ئافرەتی ئەوان بە ئافرەتێک دەموچای بە دەروێ پێڵن سافیرەگە دەموچە بەس دەموچای بە دەروێ کەواتە پرسیارەکە لێرە تۆ لەو حکومەیە لەو دەسەڵاتەیە ئازاد نیست بەس لە کابرا ئەلمانی مەسەسە لە ئەوروپا محەجەبەیە بۆ خۆی محەجەبێ ڕیشەیە بە خۆی ڕیشەیە کەس ڕێگەی لێ ناگرێت تقۆسی خۆی من بەسم ئەوەیە بڵێم ئەلمانیەت ئێمە پێویستە تەفکیکیکەین پێویستە وڵی دیراسی وردیکەین هەموو شتێک لە ئەلمانیەتە ڕەفز نییە هەتا بە تەسەور ئاینەکە هەموو شتێکیش قبول نییە و پەسەند نییە کەواتە تۆ پێ دوای ئیسلام دینێکی ئەلمانیە من باوەڕم وایە ئیسلامە بەڵام بەشێکی زۆری ئەوەی کە وازح نین ئیسلامە وەگوڵی ئاینێکی سەر بەخۆیە بەڵام زۆربەی ئەو شتانەی کە لە لەو جیهانە دەوڵەتی ئیسلامی چیە بەلای تۆ لەم حاڵەت دەوڵەتی ئیسلامی دەوڵەتی قیامە دەوڵەتی بەهاجوانەکان یعنی شریعەت تطبیق ناکەیت عادلە شریعەت تطبیق جاری تطبیقی شریعەت چییە خۆی پێناسیە بۆ بڕێنی دەستی دەست ئەو باسانە جزئیەکی سادەیە لە باش من ئەو جوز ئەم لە تۆ بەڵێ من ئەو جوز ئەمەوێت مەسەلەن لەو حاڵەتە مەسەلەن ئیسلام پێشەوەی جارێ قەتعی ینی جاری تەمانەوانە قسەیتیا هەیە ینی وەکو ئێستا ینی ئەو ڕوژێنرێ بەڵام ئیسلام پێش ئەوەی کە باسی وڵی مەسەلەی حدود بێ باسی عەدلە سەبارەت بە پەیوەندی ئەلمانیەت و ئەخلاق بەتایبەتی لە ڕوانگەی ئیسلامیەوە دەمانەوێت بزانین ئایا ئەلمانیەت بەمانای نەبوونی پێوەری ئەخلاقیە یا ئەلمانیەت لە بنەڕەتدا بانگەشەی ئەوە دەکات کە پانتایەکی هاوبەشە لە کۆمەلگادا کە هەوڵی دروستکردنی دەوڵەتێکی بێلایەن دەدات. مامۆستا بە بێنە سەر مەسەلەی ئەلمانیەت و ئەخلاق يعني ناو عالمی ئیسلامە بەتایبەتی زانایانی ئاینی و خەتیبەکانمان و بانگ خوازان و ئەمانە کە باس لە ئەلمانە دەکەن هاوارەکەن ئێوە تانە کچەکانمان بێ ئەخلاق بن بە گشتی ینی هەڵبەتە لا عیبرەتە بالشەواذ شتی تر هەیە پرسیارەکە لەمایە ینی ئەلمانێت علاقەی چییە بەسەر ئەخلاقەوە یەک دوو ئەوان کە باس لە ئەخلاقەکەن بەڕاستی زیاتر مەبەسن لە مەسائلە جنسیەکانە تێکەڵاوبوونی ژن و پیا و تاوقەکردنی ژن و پیا و شوکردنی ئافرەت بە ئارەزوی خۆی مەسائلە ئەوەی کە لە چوارچەوەی سێکسە ئەتوانین کۆیکەینەوە پێتوانێت ئەوە جۆرێک لە بە بازاڕیکردنی مەسائلە فکریەکانە لەلایەن کەسانی بڵێن بەتایبەتی بانگ خوازانەوە بەڵە خۆی تەمەن ئەلمانێت خۆ یەک فۆرمی نییە ئەگەر ئەلمانێت تعریفی بکەن بۆی کە لا دینی یا دنیایی گەشتێک کە دین و ڕجالی دین و ئەمانە بە دوور ئەگرێت لە ئەتر لە تایفێکی زۆرە با بڵێن مەساحەیەکی زۆرە بۆ ئەلمانێت لە ئەلمانێتی جوزئیەوە هەیە تاکو ئەلمانێتی شمولی کە هەموو شتێک خۆی بەرنامە ڕژی بۆ کات قسە لە هەموو بوارێکاکە
ئەمەی مامۆستایانی ئاینی کە باسی ئەلمانێتەکەن طبعاً قسەکانیان ڕنگدانەوەی واقع واقعی خۆیان ئەبینن ئەو تەوژمانەی تەمسیلی ئەلمانێتەکەن ئەیبینن لەسەر ئەرزی واقع ئیش لەسەر چی بوارێکەکەن چۆن مەسائلی ئەخلاق و ئەو شتانە ڕەبتەکەن بە ئلحاد و دوایی بۆ دوورخستنەوە خەڵکی لە دین لەو سۆنگەوە ئەو قسەیەکەن ئەگینا فعلا يعني مسألة علمانية ربطك مباشرة بأخلاقه بوشوي كأوان باسكن ممكن أوان بيت إجا أخلاقيش منظم يعني المصطلح الإسلامية مسألة جنس وشتوا عفاء لباب عفاف وعفاء باس كراونك لباب أخلاقه أجنا وفرمداني كباسي أخلاق كان هموي باسي معاملة وخوزاني إنك جوري أخلاق يعني تسكر نوع أخلاق لا جنسە ئەمە هەڵەیەکی گەورەیە هەر کەسێ بیکات و تەسکردن بەڵام هەندێک جار ممکنە تۆ تعبیر لە شتێ بکەی بە بارزترین سفەتی مەقسەد هەمووی بێ بەڵام لە ناسراوترین شتیا یا گرنگترین بابەتە ئاماژەی پێدەی ئەلمانێتیش بە هەمان شێوە ئەلمانێتیش شتێکی فراوانە تەنها مەسلەی ئەخلاق نییە ئەوانی کە ممارسەی ئەلمانێتەکە لە وڵاتانی خۆمانە دەرئەنجامی ئیشەکانیان بەو ئاراستای ئیشەکات لەبەرەوە ینی کاتێک کە هۆشیاری ئەدەن بۆی کە ڕەبتی ئەلمانێتەکەن بە مەسلەی ئەخلاقەوە و بزات مەسلەی جنسۆوانە ئێمە ئەرزانین کاریگەری جنس لەسەر ئینسان زۆر زۆرە یەکێکە لە غەریزە هەرە بەهێزەکان ممکنە لەو ڕوانگەوە بێ ئەما وەکو تیۆری ئەگەر بێت و بڵێ وڵی ئەخلاق ڕەبتە بە تەنها مەسلەی سێکس نەخر ئەخلاق زۆر لەوە گەورەترە زۆر لەوە فراوانترە ما مثلا اما العالمي اسلام درشين انا المانيت ليرا تسكنتينا او كايبين للدنيا تقريبا توين بلين بس العالمي اسلام ام اشكال الدروز بولا المانيا الدين وامانه مثلا كابرا اوروبي كابرا صيني كابرا شو كابرا شي دينيني بس دست باكا دان باكا تنانت زوريان هي لا دروي ايطالي بلين او بيوان دي سكسي كخوي هي تشترناكا تنانت اما اي بس نو بجلو برقه يعني اما تجنيش جورني لسه هموم او مسائل انا بلى يا اخوي مسألة يعني اقرب لي اعين تاق سرچاوي اخلاق ما قصيكي هلا يعني بلا ميكي كل سرچاو هر جرينجا كاني اخلاق بو لبري اقل روي تيوريو تماشي بنما كان اخلاق بكين اخلاق بريتيه بابلين التزام او مفاهيماني كالتزام لا درسكا بوشتيك باورت بيتي لمسألة دوافع دراسي دوافع كان إنسان بشي دوافع إيشكات مسألة مسؤوليات قلتني مسؤوليات مسألة بابلين مسألة جزاء وباداش وجورشتانا أمانة تعمل شوار بنما أساسي لبنما كان أخلاقي نظري أمانة ترهمور ربازة كان بزور كم لسر أم شوار شتا إيشكن هروكو شون حرشتك كبلان بيت أكرتو بخود ملحد بأزاديت وأشكرت بخود متدين بيتو أو بري متدين بيتو أخوي علمانيت مقر علمانيت بلين فورمكاني علمانيت أقر مثلا لولا تاني خمانة كي تمثيلي علمانيت يكر بدرجة كم ماركسية كان دواء ناس قومية كان زوري كان كسيري باشخاني فكريانا كي أخوان ألان يمت تبني فكري ماركسيت ما كردوها دي اما اعتيادي يعني رنگ دانوي لسر ارزي واقع بلاو كني الحاد بيت باش ايش ازاد يعني خو يا اخي ايش ازاد توش قال لولا وكعلمانيت ربطك بالحاد لسر ارزي واقع او ابيني اي خوتنا لسر كوكب يعني كابر علمانيتك او تبو هنا او ملحد وازاد بو بعنا واش توش ازاد بو خد يعني خطبك يعني بو توري جواز نعم بسيارك اولكم بو تو مثلا ايدي علماني تاوان بارك بو الحاده ملحده بو نالي علمانيت رقيه وبملحده كاش قصي خوي بكاتو بمنش قصي خوي ناكري تشوك اجندان هي بو بلاو كردو الحاد كابراي ماركسي هيتي كابر توش كابراج علماني بوم تديني يعني اخر رقيك اللي يقدر يعني كبابلين اسا بابلين خطاب اسلامي خطاب اسلامي كي اختطاف فكر دو داعش وينا لبال داعش جماعة تبليغ جماعة نور أهل تصوف حزب جماعة تحرير أحزاب إسلامية حموي تشكراوة ونبوا
خطابی ئەلمانی چونکە یعنی مارکسیت یا چەپەکان اختزالیان کرد بوو یا با بڵێن هینیان کرد قۆرخیان کرد بۆ خۆیان لەبەرەوە لەسەر ئەرزواقع ئەو ڕنگدانەوەی ئەبێ کە خەڵکی وابزانێ ئەلمانێت ئێمانم وانەیە بەو شوەیە کە تۆ بیرەکەیتەوە بۆ نمونە ئێمە هەر لە تاریخی ئیسلامە ئەو سەماحەتە بۆ شێوەیە مەسەلەن بۆ چێ بووە بۆ شافعیە مەسەلەنش لە بینی خوانە شەڕێکی زۆریان کردو بەس لە بینی مەسەلەن فەیلسوفەکانە معتەزیلە ئەزین سەدانیان لێ کوژراوە ینی مەجالی ئەوان تەکفیر کراون دەرکراون لێیان کوژراوە إلى آخره من ما بس ملير أم سؤاله الإسلام باز لمروكم برازت بيت باش دولته شيء علماني محايد بمعنى حياد يجي طاولة بين الدين والكفر لبين دين وإيمان بإيمانية يا دولتك إسلامي بيت تطبيق شرعي إسلامي بكاب شون كوتو يعني لهندي شونا أجر نظامي ديني خطر بلسر حريات أو فورمة دينية أترسي إسلامي بيتي مسيحي بيه أجر أو فورمة دينية خطر بلسر حريات وهموش تكاني بناي خواوة باسا كرد بناي لو شونانا وجودي حركيكي علماني بس من أما بخيوش بينم حركيكي علماني بلايان لستاسد بلايان كأيوش هنا ما مسايش لستاسد قريمان نظري قريمان لروي تيوري وبارا يعني أو أجر فورميكي ديني أو هابيد لبرامبري فورميكي ترى علماني بي أم فورمي علماني حريات بهموان بعد ڕێز لە ئینسانەکان بگرێ ئەلێرە ئەمان باشترە بەڵام ئەگەر فۆرمێکی ئیسلامی بێ بۆ فۆرمەی کە پێغەمبەر بەرپای کردو عومەر بەرپای کردو ئەو بەکر بەرپای کردو نەخێر بەتەکید من ئەو فۆرمەم پێ ئەزمموی ئەلمانیەت لە ناوچەکە لە نێوان حیزبە گۆڕانخواز و چەپەکاندا چۆنە؟ ئایا لە کوردستاندا پارتی ئەلمانی ئەزمموونێکی ئەلمانیمان هەیە؟ ئەمە چۆن لەسەر ژیانی سیاسی ڕەنگی داوەتەوە؟ وهستكي كالعالمي إسلاما علماني بون يعني سيستم علمانيات تنان بعلمان كرتني كومالجا جوارك لشكستي بخوي وبينيوا أما شكستي علمانية يا شكستي أو أزمونيك أمان بلين الدنيا إسلاما تصل دار مله ركان بونة النيونري أو اشترك الأحزاب ماركسية. سپاس من بيمويا بوخوم مسألة علمانية فعلا كوهم داهن لا كان ناو علومي طبيعي يعني علومي بشري بابلين چمچی ئەوروپان و ئەلمان بۆ خۆی چەمکە ئایدیا و ئایدۆلۆژیانە ولا ئەوروپاوە هاتووەکو زۆر بەی زاراوەکانی تر و زادەی واقعێکی سیاسی ئیجتیماعی کلتوری و فەرەنجی ئەوروپایە ئەلمانیەت لە ئەساسا ڕاستە لە یۆنانەوە دێ بەڵام ئەم ئەلمانەتی کە بەڕێز دەڵی دەرهاوێشتی سەردەمی مۆدرنە و دوای ڕێنسانسە سەبەبێکیە سەبەبەکە بریتێ لە چی بریتێ لەوەی کە کلێسا یا بڵین ئاینی مەسیحی یا بڵین تیۆلۆژیای مەسیحی کارێکی کەمی دژی ئازادی تاک دژی ئازادی وجدان دژی ئازادی بیر و باوەڕ نەکردووە لە ئەوروپا بابێنە سەر کوردستان لە کوردستان ئەو حیزبانەی کە هەن لە تاک و ئێستا و هەیمەنەتیان هەیە ئەحزابی با بڵێن دوو نەوعن یا باکگراوندێکی مارکسیان هەیە وەک کۆمەڵی ڕەنجدەران و یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی و ئێستای پەکەکە ئاشکرایە ئەو جۆری تریش کە هەر نەتەوەین دیسان باکگراوندێکی بەناو ئەلمانیان هەیە وەک پارتی دیموکراتی کوردستان و ئەوانەی تر ئیسلامیەکان تقریبا تا ئێستا لە پەراوێزێکی ئەو ئازادیاژین بەڵام سەرێکین لێرەش بڵێن حرەکاتی ئەلمانی نەبوونەتە حرەکاتێکی ئەلمانی بەڵکو یا هەر ڕۆحەدینیەکان یا ڕۆحەکی خێڵەکیان تایە ئەنجا ئەوانش دیسانەوە جارێکی تر بەڕاستی ناتوانێت ئەو نموزەجە پێشکەوتوە پێتوانێت پێشکەش بە خەڵکن کە خەڵک بڵێن دڵکراوە بێ و مرتاح بێ بۆ شێوازە من ئەگەر قسە بکەم بە حیزبەکەی خۆمەکەیەکی نیشتیمانی کوردستان لەم عاجز نەبێت یەک حیزبی یەک حیزبی ئەلمانی لە کوردستانە نییە بە کۆمۆنیستەکانیشەوە بۆ یعنی جۆن نییە هەموو حزابی کوردی حزابی چەپ هەیە و حزابی ڕاست هەیە و حزابی کۆنزەرواتیڤ هەیە گەر ئێمە تەصنیفی بکەین بەڵام حزابی ئەلمانی نییە کۆمۆنیستەکان کە خۆیان بە ئەلمانیە زانی ئەلمانێکی تۆتالیتارە ئەلمانی ئەوەیە ئازادی وجدان هەبێ ئازادی تاک هەبێ دین لە ڕۆحی تاک دەرنەکرێت لە کۆمەلگات دەرنەکرێت لە کەلتور دەرنەکرێت کۆمۆنیستەکان کە پیان وایە دین ئەفین و شعوبە و دین ئەبێ بچێتە دەرەوە و دین لە کۆمەلگا نابێ هەبێ و کەس بووینی ممارەسەی ئازادی تاک ئازادی وجدان ئازادی خۆی بکە ئەمە ئەلمانیەت نییە ئەمە تۆتالتارە بۆیە لە کوردستانە پێم وایە ئەحزابی چەپ هەیە مەسەڵەن نیشتیمانی کوردستان حیزبێکی ئەلمانی نییە نیشتیمانی کوردستان مؤسساتی دینی هەیە یەکێتی زانایانی هەیە بەسەراحەت نیشتیمانی کوردستان ناتوانێت مڕەشەحەکان ئاساییە مشکلە نیە مڕەشەحەکانی چونکە لە ئەلمانیا حەقەتمان لەبیر نەچێت تۆ توانی لە حیزبێکی ئەلمانیا بیت و زۆر مؤمنیش بیت
جوان لعلمێکی ئەلمانیا بێت و زۆر ئیمانداری خۆی ئەوە مهمەکە لەوێ ئەوە مهمەکەیە ئەحزابی ئەلمانی ئیشکالەکە ئەوەیە ئێمە ئەلمانیت بریتێ لە چی بریتێ لەوەی کە دین کاری تاکە و ڕایەکە نێوان تاک و خودای گەورە و پەیوەندی بە دەوڵەتەوە نییە باش ئەلمانیت بۆیە لە کوردستانانیە ئەحزابی چەپە یەکێتی چەپە بەڵام ئەلمانی نییە بەس حقەتەکە چێرە هەموو ئەحزابێکی چەپ عفو هەموو حەزابێکی ئەلمانی چەپن بەس هەموو حەزابێکی چەپ ئەلمانی نییە چۆن هەموو ئەحزابێکی ئەلمانی هەموو حەزابێکی ئەلمانی دنیا بە دنیای گۆڕاوە بینن و دین لە دەوڵەت جیاکەنەوە خەرەوەکەی چەپیان نابێت لیبرال بێ لیبرال چەپە ئەمڕۆ ئەو چەپە تەقلیدی کۆن نییە کە بە پێودانەکەی مارکس ئەمان کرد وەکو ئەوەی کە ئەلمانیت بریتی بێت لە ژیانێکی ئاسوودەی ئینسان بە ئارەزوی خۆی ببێت دەخاڵەتکردنی نە دەوڵەت لە ئازادیەکانی خۆی نەدین لە ئازادی تاکە دەتوانێت من ئەوەی تۆ دەوڵەمەند کەم بەمە بۆ ئەی حەزابی قەومی لە شەرقا فەشەلی نێناوە ئەحزابی ئیشتراکی فەشەلی نێناوە ئاینی فەشەلی نێناوە بەڕێز بڵێم لە هەم ئەم سێرچەکە کە لە ڕۆژاتی ناوەڕاست وڵاتێکە داگیر کراوە و خۆ سەرداوتی بریتانیەکان وادێن فڕەنسیەکان وادێن وڵاتی ناوەڕاست کە 35 دەوڵەتە میسر و تورکیا و ئێرانی لەگەڵچێ هەموو دروستکراوی سایکسپیکۆیە هەموو دروستکراوی دوای 1970 باشە کەواتە کێشەی ئەتنیکی کێشەی نەتەوەی لە ڕۆژاتی ناوەڕاست گروپی نەتەوەیی هەیە باشە تەجروبەی قەومیمان هەیە تەجروبەی ناسریە چی بەرەمێنا ئەوەیە کە بینیمان تەجروبەی ئیشتراکیمان هەیە یەمەن و نازام چی و لە مەخیرا حیزب حزب ناوی ئیشتراکی ئەوی بینێ تەجروبەی ئاینیمان هەیە دوو دەوڵەتی ئاینیمان لە ڕۆژاتی ناوەڕاست هەیە دوو دەوڵەتن و دوو دەوڵەتی محورن و پێگەی تایبەتیان یەکیان کۆماری ئیسلامی ئێرانە یەکیان دەوڵەتی سعودیە لە دەوڵەتی سعودی سونیەکان قاچاخن شیعەکان قاچاخن بەڵێ لە دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران بەڵێ سونیەکان قاچاخن سێرکەما دەوڵەتی ئاینیەکەشن ئەم دوو دەوڵەتە ئاینیە لە کوردستانی لە عەفوکەی لە کۆماری ئیسلامی ئێران و لە وڵاتی عەرەبی سعودی نەیانتوانیوە لانی کەم شیعە و سونە لە وڵاتی خۆیانە پارێزراو بکەن مێژووی پڕ لە توندوتیژی و کوشتاری نێوان ئاین و مەزهبە جیاوازەکان سەرەتای گەڵاڵەبوونی بیرۆکەی ئەلمانیەتە کەوا دەکات هەمووان لە جیاتی ئەوەی ئینتیمایان بۆ شوناسە بچووکەکان هەبێت دڵسۆزی وەفایان بۆ دەوڵەت و نیشتیمان هەبێت.